لا کەنداوی عومان دوو کەشتی نەوت ڕوبەڕووی هێرش و پەلامار بوونەوە. سەر لە بەیانی ئەمڕۆ لە نزیکە ناراوەکانی ئێران لا کەنداوی عومان دوو کەشتی نەوت ڕوبەڕووی هێرش و تەقینەوە بوونەوە. یەکێک لەو کەشتیانە ناوی فرانت ئەڵتیر و خاوەندارەتی بۆ کۆمپانیای فرانتین لاینی نەرویژی دەگەڕێتەوە و 75,000 تەن نەوتی هەڵگرتووە و ئاڵای دورگەکانی مارشاڵی لەسەر بووە. لای خۆیەوە ڕاگەیاندنەکانی کۆماری ئیسلامی ئێران ویان بڵاو کردەوە. فرانت ئەڵتیر دوا بەدوای هێرشەکە بە تەواوەتی ژێر ئاو کەوتووە و تیمی کەشتێکەش لەلایەن ئێرانەکانەوە ڕزگار کراون، بەڵام وتەبێژی کەشتێکەش ژێر ئاوکەوتنی کەشتەکەی ڕەت کردەوە. کەشتی دووەم ناوی کۆکوکا کاردیژسا هەڵگری ئاڵای پەنەمایە و لا ناوچەی جوبەیلی سعودیەوە بەرەو تۆکیو یابان بەڕێکەوتووە و مادەی کیمیایی میتانۆڵی بار کردووە. بەپێی زانیاریەکان تەواوی تیمی کەشتێکە کە 21 کەس بوون ڕزگار کراون. با پێچەوانی کەشتی فرانت ئەڵتیرەوە کە گومان و مەترسی ژێر ئاوکەوتنی هەیە. بەپێی قسەی وتەبێژەکەی کەشتی کوکوکا کاردیجس هێشتا لە ناوچەکەیە و هیچ هەڕەشە و ترسی ژێر ئاوکەوتنی لەسەر نییە و بارەکەیشی بە هەمان شێوە پارێزراوە. ڕووداوی هێرشکردنە سەر کەشتی کوکوکا کاردیژس لە دووری 7 میلی دەریا لە ناوچەی فوجێری سعودیە و 14 میلیش لە ئێرانەوە دوور بووە. هێرشەکەی یەکەم بۆ سەر کەشتی فرانت ئەڵتیر سەعات 8:50 خولەکی سەر لە بەیانی ڕوویداوە. هێرشی دووەمیش بۆ سەر کەشتی کاریجس دوای سەعاتێک و بە دیاریکراوی لە 9:50 خولەک لە دووری 28 میل لە ناوچەی جاسکی سەر بە پارێزگای هورموزگانی کۆماری ئیسلامی ئێران ڕوویداوە. بۆ پێی ئەو ناوچەی هێرشەکانی لێ ڕووداوە بە یەکێک لە ڕێڕەوە ئاویا گرنگەکانی گواستنەوەی نەوت دادەنرێت. هێرشەکان ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێت کاریگەری لەسەر بازاڕی نەوت دروست دەکات. ڕاستەوخۆ دوای ڕووداوەکان نرخی یەک بەرمیلی برێنت $2 چوە سەر و بۆ $61.97 بەرز بوویەوە. نەوتی خاوی تەکساسیش بە نزیکەی $2 چوە سەر و بۆ $52.55 بەرز بوویەوە. لا مێژووی دوور و نزیکدا ڕووداوی هێرشکردنە سەر کەشتی گواستنەوەی نەوت یان ڕفاندنی لە دەریا و ئاوەکانی ناوچەکەدا زۆر ڕوویداوە. پێشتریش لە 12 ئایاری ئەم ساڵدا 4 کەشتی لە نزیک بەندەری فوجێری ئیمارات هێرشێکی گوماناویان کرایە سەر. لە ڕابردوشدا تەنها لە جەنگی 8 ساڵی ئێران و عێراق لە نێوان ساڵانی 1970 تا 1970 543 هێرش کراوەتە سەر کەشتی نەوتی و 250یان ژێر ئاوکەوتون.